چۆنە؟ ئەفەرین! سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان، چۆنە؟ دەنگ و باسان چۆنە؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی هاتوومەتە ئەم گوندە جوانە و لەگەڵ ژمارەیەک مناڵی عەزیزە بۆ خۆمانەمانەوێت بەرنامەیە بکەین. ئەی ئێوە دڵخۆشن کە من هاتووم؟ ئەی ئافەرین! ئەدی پێم بڵێن ئەمڕۆ من لە گوندی کوێم؟ گوندی گەورەدیە. سەر بە ناحیەی کوێیە؟ گابیڵۆن. سەر بە قەزای کوێیە؟ ئەی ماوەت لە چ شارێکە؟ یەک چە بڵێ قایم بۆ خۆتان. مناڵەکان حەزەکەن چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ باشە، دوایەوەی کە چیرۆکەکەم خوێندەوە ئێمە لاتان یەک بێک پرسیارتان لێکەم لەسەر گوندەکەتان، لەسەر ژیانی ڕۆژانەتان. باشە؟ ئامادەن؟ کەواتە پاڵ بەنەوە بە بێدەنگی گوێم لێ بگرن. چیرۆکەکەمان بە ناوی بەچکە مراوی و جووچەڵەکانە. ڕۆژێک شەیما و بیلال دوو مناڵی ژیر و چالاک بوون. پرسیاری ئەو شتانەیان لە باوکیانە کرد کە نەیانەزانی. باوکیشیان بەوە زۆر دڵخۆشە بوو، هەمیشە وەڵامی ڕاستیانەوە. ئەو خوشک و برایە لە باخچەی ماڵەکەیانە مریشکێک و مراویەکیان نەبوو. مریشکەکە هێلکەی زۆر کردبوو، لەسەریان کرد کەوتبوو. مراویەکەش هێلکەی کردبوو، بەڵام لەسەر هێلکەکانی خۆی نانیش. شەیما و بیلال بەم دیمەنە زۆر سەرسام بوون، بۆیە لە باوکیان پرسی: ئەی باشە باوکەگیان، ئەم مراویە چۆن زیادەکە؟ باوکیشی وتی: ئەوە ئاسانە، ئێمە هێلکەکانی مراویەکەش ئەخەینە ژێر مریشکەکە تا ئەوانی شەڵبێنێ. شەیما و بیلال زۆر دڵخۆش بوون، خێرا چوون هێلکەی مراویەکەیان خستە ژێر مریشکەکەیان. بیلال و شەیما چاوەڕێ بوون تاوەکو هێلکەکان هەڵبێ. پاش 3 هەفتە جووچەڵەی مریشکەکە بەچکە مراویەکانی هەڵێنا. دوای چەند ڕۆژێک مریشک و بەچکەکانی چوونە لای حەوزە پڕ لە ئاوەکە. بەچکە مراویەکان خۆیان هەڵایە ناو ئاوەکە و مەلایان کرد، بەڵام جووچەڵەکانی مریشکەکە هەر لە لێواری ئاوەکە وەسابوون و ناچوونە ناوی. بیلال و شەیما زۆر سەریان لەم دیمەنە سوورما و لە باوکیان پرسی
بۆ ئەوانیش مەلە ناکەن باوکیان لە وەڵام ئاوتی بەچکە مراوی ئەتوانێ مەلە بکە بەڵام جووچکەی مریشک مەلە نازانێ ئەگەر بچێتە ناو ئاوەکەوە کێ مناڵەکان وتیان ئەی باشە کێ بەچکە مراویەکانی فێری مەلە کردووە باوکیان وتی خوای پەروەردگار دروستی کردوون هەر خۆشی فێری کردوون و ڕێن موێنیانەکە وتیان ئەی کێ بەچکەکانی لەوە ئاگادار کردوەتەوە نەچێتە ناو ئاوەکەەوە بخنچێن باوکیان وتی خوای گەورە ئەوانیشی فێر کردووە مناڵەکان وتیان کەواتە ئەبێ هەموومان سوپاسی خوا بکەین چیرۆکەکەم چۆن بوو دە چەپڵەیەکی قایمم بۆ لێمە مناڵەکان ئێستا یەکێک یەمە لاتان و پرسیارتان لێکەم باشە ئایا چۆنی باشم ئەحواڵە باشم ئایا لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین ئایا بەڵێ تۆ مەلا ئەزانی بەڵێ ئەزانی بەڵێ ئێ باشە ئەی ئەگەر مناڵێک مەلە نەزانێ ئەبێ بچێتە ناو ئاوەوە ناخێت بۆچی لەبەرەوە ئەخینکە ئەی ئافرین کەواتە ئەبێ ئێمە ئەگەر مەلەمان نەزانی نەچینە ناو ئاو وایە بەڵێ ئافرین ئایا بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە ئیخاکێکی چوار بەشە سپی و زەرد و سەوز و سوورە هێمە نزیک و دوورە زەر ڕۆژی ڕووناکە سپی ئاشتێ و پاکە سەوز زێمە ژیانە سوور خوێنی شەیدانە بە هەمومان یەک دەمبی یەک گوتار و یەک ڕەنبین یەک بکەین تەقەڵامان داروە بێ ئاڵامان بەرز بێ و شەکاوە بێ بەرز بێ و شەکاوە بێت هەر جوان ئەی ئافرین یەک چۆپڵێک قاینی بۆ لەبە هەر بشی دێنێ بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشم دێنێ لە پۆلی چەنی یەک یەک چوویتە قوتابخانە بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ دەی دێنێ بەڵێ کەروێشکلانە ولا نازانی نا ئەی سمۆرە کلکی زەردە نا ئەی چ گۆرانیەکە زانی یەک شت هیچ نازانی نا دە باشە یەک چەپڵێک قایم بۆ دێنێ کەژین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم کەژین لە پۆلی چەنی دوو دوو بەڵێ ئەی ئافرین کەژین بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر ئەی باشە کە بووی بە دکتۆر حەزەکەی بیتەوە گوندەکەی خۆتان بەڵێ لێرە خزمەتی مناڵانی ئێرە بکەی بەڵێ یا حەزەکەی لە شار ببی بە دکتۆر وەڵا لێرە لێرە بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێک قایم بۆ کەژین هەر بژی ئاروان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە تۆ باشی بەڵێ ئاروان لە پۆلی چەنی یەک یەک قوتابخانە خۆشە بەڵێ بۆچی حەزلێتی هەبەر ئەوە دەر خوێندن فێرە بین ئەی ئافرین لەبەر ئەوەی لەوێ فێری زانست و خوێندن و خوێنەواریە بین وایە بەڵێ بەڵێ زۆرم پێخۆشە ئەی ئافرین ئاروان بەڵێ گۆرانیە زانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ هاگەڵ بەنگی کاڵاشە گشتبایانیا واکوشە ڕادەپاڕم هاناوجێ دەم و چاول و تووپە پاک پاک هاشم بە سابوون هاگەڵ ئاوی گەرمڕن ڕێدەکاوم بۆ مەکتەب ناکەم تۆز و تاپاتم ئەو ساکەمە ئامۆستام بی هەڵم ڕۆژ باش مامۆستا ئافرین چەپڵێکی قاینی بۆ لێبە باوان چۆنی ئەحواڵە باوان چوویتە مەکتەب من ناو باوانە ئەڵێم باوان چوویتە مەکتەب نەچووی باجوم حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە مەکتەب باشە کەواتە بێ زۆرم نانخوار ئافرین کەواتە بێ نان زۆر خۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ بەڵێ. شەوان زوو بخەوی نابێ سەیری مۆبایلکەی باشە ئافرین باوان گۆرانیە زانی ئادی گۆرانیە بڵێ کرشکی کەروێشک لانە ولانە
توی لاسەر پشتانە زۆر ژیر و میرەبانە دەی ئافەری سەبڵێ بۆ باوە مادی جوانی مادی لە مەکتەبی لە پۆلی چەند یەک حەزی لە مەکتەبە حەزەکەی دەرچی بۆ پۆلی دوو ێ باشە کەواتە بێوانەکانە بەباشی بخوێنی ئەبێ وەکو هاوڕێکانت سەعی بکەی نابێ یاری بە مۆبایل و ئایپاد و شتانە بکەی باشە یەکچە بڵێ قایم بۆ مادی دەرباس چۆنی ئەحواڵت چۆنە دەرباس لە پۆلی چەندی تۆش لە پۆلیەکی دەرباس حەزت لە چوانەیە کە زۆر کوردی ئەی ئافەری ئەبێ هەوڵ بی لەوانەکانە باش بی بۆ ئەوەی دەرچی بۆ پۆلی دوو باشە یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر ئەمیر چۆنی دەنگ و باسە چۆنە ئەمیر لە پۆلی چەندی چەند چوار ئافەرین ئەمیر لە گوندەکەیەوە قوتابخانە تا پۆلی چەندی تایە نۆ ئەی ئافەرین ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلیدا چیەکەن بۆ گاپیلۆن ئەی بە چیە چەند بۆ گوندی گاپیلۆن بەپاس زۆر باشە کەواتە ئەگاتان لە خۆتان بێ قیژە قیژ و دەنگە دەنگ نەکەن لە ناو پاسەکەیە و خۆتان لە جامەکەەوە نێنە دەرەوە باشە یەکچە بڵێ قایم بۆ ئەمیر کۆمار چۆنی دەنگ و باسە چۆنە باشی کۆمار باشە ئێوە گوندەکەی ئێوە شت و کاڵ و شتەکەن بۆ بۆنەی ناوچەکەمان شاخاویە ناتوانین پشت و کاڵ بکەین بەڕاستە ئەی چیەکەن بە چیەوە سەرقاڵن بە ئاژەڵداریەوە ئاژەڵداری ئەی ئافەرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر ڕێژوان چۆنی دەنگ و باسە چۆنە ئەی یاخوار باش ڕێژوان باشە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆرتیایە داری چوالە چوالەی تاڵیان شیرین ئەی نەم کە خۆشە چوالە باشە چی لێکەن لە چوالەکان شکێنین و ئەفرۆشین ئەی خۆتانی خۆن ڕێژوان ئەی چوالەکان بەشی شارەکە بۆ فرۆشتنەوە ئەی باشە زای گۆرانێکم بۆ بڵێ دەی گۆرانێکم بۆ بڵێ خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیری ژانین هۆشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەر جاریە لە ناوبەری بێدادیە خوێندەواری دەریایەتە شۆقی لەلای بیری دەسە بۆ میلەت چەکی مەمەدە گرنگی ناوچە هاوداری ئافەرین یەکچە بڵێ قاینی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش محەممەد چۆنی ئەحواڵە محەممەد لە پۆلی چەنی لە پۆلی پێنج ئەی ئافەرین هەر بشی محەممەد حەزت لە قوتابخانەیە ئەی تۆ حەزەکەی کە گەورە بووی بەچی تۆش ێ باشە کەواتە تۆش کە بووی بە دکتۆر وەرەوە لە گوندەکەی خۆتان خزمەتکە باشە محەممەد ئەی هیچم پێشکەش ناکەی ئادی یەکە نابێ بە دوو یەکە و نابێ بە دوو وڵایی نازانی خدای گەورەیە یەکە و نابێ بە دوو وایە ئەی ئافەرین هەر بش یەکچە بڵێ قایم بۆ محەممەد دەست خۆش هەر بشی مالیک چۆنی دەنگ و باسە باشی مالیک لە پۆلی چەنی چوار ئەی ئافەرین مالیک پرسیارێکە لێەکەم باشە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە چی زۆر لێیە ڕێوی و بەراز و چەقەڵ و گورگ ئەی باوکە گورگیشی لێیە نایە بمەخوا من زۆرە ترسم لە گورگۆشتانە کووە لەکوێ لێتی مالیک باشە ئەو شتانە ڕاوەکە نێوە نەخێت بۆ شوێنەکەمان جوان بێ ئافەرین بۆی سروشتەکەمان جوان بێ بۆی سروشتەکەمان تێک نەچێ وایە ئافەرین یەکچە بڵێ قایم بۆ مالیک
هەر بژی محەممەد چۆنی باشی دەنگ و باسە باش محەممەد لە پۆلی چەنی لە پۆلی چوارم لە پۆلی چوار ئەی ئافری محەممەد بەڵێ ئەو ڕۆژانەی پشوتانە چی یاریەکەکەن یاری دگۆڵی دوو گۆڵی ئێوە ساحەتانەیە لێرە بەڵێ لەکوێە لەو سەرێ سەرەوە بەڵێ ئەی خۆشە بەڵێ ئێدە باشە پێش ڕۆژێک یەم یاری لەگەڵ لێوەیەکەم باشە بەڵێ ئافرین یەک چەپ لێ قایم بۆ محەممەد هانیا بەڵێ چۆنی باش حواڵە چۆنە دەخوای بەزێر بێمانیەوە چۆن ئەیا خوار باشبی هانیا لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین باشە پۆلی شەش خۆشترە یا پۆلی دوو شەش بۆ لەبەرەوەی شتی تازە فێرەبی ئافرین شتی تازەتر فێرەبی باشە تۆ لە چ وانەیەکە زۆر باشی ئاین ئاین بەڵێ ئەی ئافرین هەر بژیت هەر بژیت باشە هانیا بەڵێ ئەی لەگەڵ وێنە کێشانە چۆنی باشم باشی بەڵێ ئەزانی بۆ ئەو پرسیارم کرد بۆ چونکە گوندەکەتان سروشتێکی زۆر جوانیەیە حەزەکەم خۆ بە وێنە کێشانەوە فێرکەی بۆ ئەوەی وێنەی سروشتی گوندەکەتان کێشی باشە باشە ئافرین هانیا بەڵێ گۆران ێزانی ناوەڵە ئافرین هانیا گیان یەک چەپ لێ قای بوانە ئەوری بەڵێ جوانی باشم دەنگ و باسە باشم ئافرین ئەوری گیان ئەوری لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش لەگەڵ هەنیایە بێکەوەن بەڵێ ئێوە چیەکەن هەر هاوڕین هەر هاوڕێن بەڵێ ئەی منیشەکەن بە هاوڕێ خۆتان بەڵێ داوە لە ئێستاوە ئێوە هاوڕێ ئازیزی منن باشە بەڵێ باشە هاوری پێم بڵێ ئێوە لەم گوندەیە بە چیەوە سەرقاڵن ئاژەڵداریەکەن بەڵێ چ ئاژەڵێک زۆر بەخێوە مانگا و بزنوانە چی لە بەرهەمی شیرەکانیانەکان بۆ خۆشمانە خۆن و بۆ شاری شوێنێری بەڕاستی بەڵ ئەیکە ماسە خۆی بەسمێڵتەوە نووسێ نەخێر وتم بزانم بەزانێ ئاڵێ خۆماس نییە بەسمێڵتەوە دیاربێ یان بە لێوتەوە دیاربێ وایە بەڵ یەک چ بڵێ قامی بۆ لێبەر سنوور بەڵێ جوانی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باشم ئەی ئافرین سنوور لە پۆلی چەنی پۆلی شەش پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بژی سنوور بەڵێ ناوچەکەتان شاخاویە وایە بەڵێ ئەمساڵ بەفریباری لێرە بەڵێ زۆریان کەم زۆر سارد بوو بەڵێ باشە لە وەرزی زستانە ئێوە داروشتە برنەوە بۆ خۆگەرمکردنەوە نەخێر بۆ لەبەرەوەی ژنگەکەمان ناشری نەبێت ئەی بەچی خۆتان گەرمەکەنەوە بەنەوت ئەی ئافرین زۆر گرنگە گرنگی بن بە ڕێژەی سەوزایی نابێدارەکان ببرنەوە بۆ ئەوی سروشتەکەمان تێک نەچێ وایە باش ئەی ئافرین یەک چە بڵێ قایم بۆ سنوور نیشتیمان چۆنی باش لە پۆلی چەنی پڵم سێ کامیان دوو یان سێ 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 بەڵێ ئەی کێ لە پۆلی دووە هاوڕێکانە بەڵێ ئافرین باشە نیشتیمان گۆرانیکی خۆشم بۆڵی هەمیشە پاک و جوانم وەکو خونچەی بەیانێ باوردی تەماشاکە بزانە کێوە پاکە گۆڵپم گوڵاڵی سوورە دڵێم واکە فورە چاوم ڕەشا وەک بەیان جانم وەک ئاوی ڕێیان بەرگەکەم بێلاگەیە بۆ خاوێنی و باڵگێ دڵیشم وا خاوێنە خاوێنیاکەم بێوە یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی ئافرین ڕابوون بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە باشم لە پۆلی چەنی پۆل دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین ڕابوون بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ بەڵا نازان نازانی ئادی بەدەنگی بەرز بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان زیکە خێر بیت بۆ گوندەکەمان ئەی ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش محەممەد شوان بەڵێ چۆنی باش دەنگ و باسە بەڵا باش محەممەد بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین محەممەد زان مەزانی چەند محەممەد لە ناوەم هاوڕێیانەتا هەیە سێ چەند سێ ئافرین محەممەد ئاوان محەممەد سدیق محەممەد شوان ئێوە یەکتریتان خۆشەوێ بەڵێ یاریەکەن بێکەوە بەڵێ چی یاریەکەکەن دگۆڵی
ئافرین کەواتە یەک چەپڕی قایم بۆ خۆتە باران چۆنی باشی باران نەچوویتەتە مەکتەب نا باران حەزت لە مەکتەبە ئافرین کەواتە ئەبێ نان بخۆی میوە بخۆی ئەبێ شەوان زوو بخەوی بۆ ئەوی گەورە بیت و بچیتە مەکتەب باشە یەک چەپڵی قایم بۆ باران ساڕێش بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە خەلا باش ساڕێش بەڵێ تۆ بەرنامەکانی ئێمە بینی بەڵێ نەبینی کاتم بۆ گوندەکانی تر بەڵێ پێم خۆشە منیش بچم بۆ هەموو گوندێ بەڵێ ئەی بەرنامەکانی تەواری ئەوڕێمە بینی بەڵێ ئافرین چی فێر بوو شتی باشی لێەوە فێر بووی بەڵێ ئافرین دەگۆرانیەکەم پێشکەشکە دەی ئەی پۆلیسی هات ئەی پۆلیسی هاتوو چۆ سوپاسی ئێمە بۆ تۆ کە دەزڕا ئەوە ژێنی تڕمبەل ئەوەستێنی تەواو هەتا ئێمە تێپەڕبی زۆر دڵسۆزی ئەنوێنی ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبە هەر بژی ئافرین ساکار بەڵێ چۆنی باش وەڵە ئەحواڵە وەڵا باشم ساکار بەڵێ تۆ خوشکی باوانی بەڵێ باوان نەخۆشەوێ بەڵێ ئەی لە ماڵەوە هارەهاری ناکە نا ئەگەر هارەهاری کرزەی چی بکە چی تەلەفۆن بۆ من کە منیش ئیتر پێ ئەڵێم باوان نابێ هاری بکەی ئەگەر هارەهاریکە ئیتر قسە و لەگەڵ ناکەم باشە بەڵێ ساکار لە پۆلی چەندی سێ سێ بەڵێ ئەی ئافرین ئەی گۆرانیە زانی بەڵێ دە گۆرانیەکم بۆ پاییزم وەرزی چاکەم لا ناو ئێوەدا تاکەم من بارانە بارێنم تۆوی زۆر داچێنم باران زۆر ئەبارێنم تاکاتی بەڵەدێنم ئاوی کانی زۆرەکەم وەک ئاڵت و ناگەڵاکەم کە دێم و ئاڕۆمەوە ڕووی زەوی ئاشۆمەوە کە دێم و ئاڕۆمەوە ڕووی زەوی ئاشۆمەوە یەک چپڵی قایمی بۆ لێبە هەر بژی ئافرین هەر بژی کۆژیان چۆنی باشی کۆژیان منە خۆشەوێ منیش تۆ خۆشەوێ یەک چپڵی قایم بۆ کۆژیان کۆیان بەڵێ چۆنی باشی ئەحواڵە کۆیان لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو بەڵێ کۆژیان برای توێ وایە بەڵێ شەڕەکەن بەیەکەوە نا ئەی یەکتریتان خۆشەوێ بەڵێ باشە منە خۆشترەوە یان کۆژیان تۆ من بەڵێ ئەی نابێ بێ براکی خۆت خۆش بوێ ئەجا من نەخۆش بێ باشە بەڵێ منی شەر دووتانم خۆشەوێ ناڵانی ئەم کوندە مەمووی خۆشەوێ لەبەرەوەی ئەزانم ئێوەش منتان خۆشەوێ و سەیری بەرنمەکان بکەن پێشتر لێم پرسیین هەمووی وتیان سەیری بەرنمەکانی تووەکەی بەڵێ ئافەری کۆیان کۆیان بەڵێ گۆران نێزانی بەڵێ گۆرانێکمە بۆ بڵێ ئاڵای بەرزی کوردستان چوار ڕەنگە پاش ئازانم سوور و سپی بێگەردە سەوز و خۆرێکی زەردە جێشانازی شکۆیە ئازادی من و تۆیە لە سایدا ئاوەستم پیرۆزی سۆز و هەستم کاتی ترس و تنگانە ئەی پارێزم شێران شێرانە ئافرین یەک چەپڵە بۆ ئەو کوڕە جوانە هەر بژی دەست خۆش ئافرین فارین چۆنی باشە دەنگو باسە چۆنە باشە فارین ورگە نایەشێ ها ورگە نایەشێ نە بۆچی لەبەرەوەی سەرما و نەبووە وایە باوە ئافرین باشە پێم بڵێ لە وەرزی زستان نابێ ئێمە پۆشاکی چۆن لەبەرکەین تەنەک یان ئەستور ئەستور بۆچی چونکە سەرمامانە بێ خوا ڕاستەکە ئێوەنە ساردا گوندەکەی ئێوەش ساردە وایە باڵە ئەم ساڵ بەفروشت زۆر باری لێرە باڵە ئەی لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ ئیشەڵا بەفرە باریە ئەی باران باری باڵە ئەی حەزەکەی باران زۆر باریە باڵە دە باشە دوعا بکە بڵێ خوایە باران زۆر ببارێ لەبەرەوەی کانیەکان ببوژێتەوە باشە باڵە ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر لاڤین باڵە چۆنی
باشم دەنگ و باسە باش باشی بەڵێ لاوین لە پۆلی چەنی یەک لە پۆلیە ئەی حەزەکەی دەرچی بۆ پۆلی دوو بەڵێ ئێ باشە حەزەکەی واز لە قوتابخانە بێنی نە بۆچی چونکە شتی لێ فێرە ئەی ئافرین شتی لێ فێرە بین نەکەن هەرگیز بیر لەوەکەنەوە واز لە قوتابخانە بێنن باشە باشە بەڵێ ئافرین لاوین بەڵێ گۆرانێکم بۆڵێ بەڵێ دەی لەگەڵ دەنگی کاڵاشێت گشتبایانیان واکوشێت ڕائەپارم لە ناوجێ دام و چاول و دوگوێ پاکپاکایشم با سابوون لەگەڵ ئاوی گەرمڕون ڕێ ئەکاوم بۆ مەکتب ناکەم تۆز و تاپاتب کە مامۆستام دی ئەوسا ئەڵێن ڕۆژ باش مامۆستا ئافرین هەر بژی دەست خۆش ئافرین دینە کە جوانە پسکۆلەتری مناڵی گوندەکەتانە وایە دینە دینە منە خۆشەوێ حەزە کراتم بۆ گوندەکەتان ئافرین منیش تۆ خۆشەوێ دینەگیان ئەدی چەپڵەیەکی قایم بۆ دینە لێبە هێلین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە باشم هێلین لە پۆلی چەنی دوو دوو دینا برای خوشکی تۆیە بەڵێ خۆشتەوێ بەڵێ زۆر یاکەم زر زۆر بەڵێ ئەی باشە پێم بڵێ لە ماڵەوە هەریەکە نە ئەی لاوید نە هیچیان ناراری ناکەن نە کوڕە من نەزانم هاوڕەکانی من زۆر عاقڵ نەکەن شەڕکەن بەیەکەوە لە ماڵەوە باشە بەڵێ ئافرین گۆرانیە زانی بەڵێ ئەی لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین هاوڕێ زیرەکەکەم دە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی دەچی پۆلی یەکەم وا وا لە لە پۆلی پۆلی دووەم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمان قوتابخانم خۆش دەوێت چونکە دڵتیا ئەسرە کەلوپەلی خاوێن هیچکە نایژاگەێنم هەر بژی مامۆستاکانم هاوڕێ زیرەکەکان ئەفرین یەک چڕێ قایمی بۆ لێبە هەر بژی دەست خۆش ئەنەس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە ئەنەس لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین ئەنەس تۆ حەزت لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر لە پۆلەکەتان ناشت فڕێ بدرێ تۆ کۆیەکەیتەوە بەڵێ ئەی ئافرین ئەی گۆرانیە زانی شعرەزان شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ دەی تاخانە قوتابخانە خۆشە مەبەندی بیر و خۆشە دووپارێزم باخچەکەی دەرگاش شۆ بەند قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەتادە فەرماندەکە وریابین بۆ تەنگانە ئادا قوتابخانە زۆر خۆشە مەبەندی بیر و وۆشە ئافرین چەپڵێکی قایمی بۆ لێبە دەرباز چۆنی لە پۆلی چەنی دەرباز یاک یەک بەڵێ ئەی ئافرین ئەدی گۆرانێکم بۆ بڵێ نایزان نایزانی نا ئەی باشە دەرباز تۆ حەزت لە کتێب خوێندنەوەیە بەڵێ دە باشە منی ژمارەیە گۆڤاری پەپولە بۆیە ناون کە ژمارەیەکی زۆر چیرۆکی تایە هۆراوی تایە مناڵی تری تایە کە گۆشەی یەکتر ناسینە ئەتوانن ئەوان بناسن دوایی بیخوێنەرەوە لە ماڵەوە سوودی لێ بینە باشە باش یەک چەپڵێک قایم بۆ دەرباز هەر بژی ئافرین داریان بەڵێ چۆنی خۆش بێ ئەحواڵە داریان لە پۆلی چەنی لە پۆلیسیەم لە پۆلی سێ ئافرین داریان بەڵێ باشە قوتابخانە گرنگیەکەی چییە ئادی پێم بڵێ این شتی لە فێرەبین و خوێندنەوەی لە فێرەبین ئافرین حەزەکەی مناڵانی گوندەکە و بەردەوام بن لە خوێندن یا واز بێنن بەڵێ بەردەوام بن بەڵێ ئافرین یەک چۆبڵێ قایم بۆ داریان فەرمان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە باشم فەرمان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین فەرمان بەڵێ باشە تۆ لە کاروباری گوندەکەتانە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ چیەکە یادی پێ بڵێ کاتێ کە مانگا لە وەڕێنی لەگەڵیانە بەڵێ ئەزانی بەڵێ دوورەکەونەوە لە گوندەکەتان بەڵێ دا ئەگاتان لە خۆتان بێ نەوەکو تووشی مار و ئەو شتانە بن باشە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ فەرمان محەممەد بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە بەڵا لە باشم پۆلی چەنی محەممەد دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین گۆرانیە زانی گۆرانێکم بۆ بڵێ
ئادی گۆرانێکم بۆ بڵێ دۆ سیاسەمە قوتابێکی وەریا هەمیشە دۆ سیاسەم ڕەوشتم بەرز و ڕەوت و کردەوەم چاکارار شوێن یاسا بێلایم سەرپەچینات مامۆستاجی سپاسام بکردم من باسە پێشکەوتم بەسە سوودی مانکیە ئەی ئافەری یەکسە ڕێکخایمی بۆ لێبەر ناڵەکان بەرنامەکەتان بەلاوە خۆش بوو یعنی پێتان خۆش بوو کە بناتم بۆ گوندەکەتان منیش زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە لەبەرەوەی کۆمەڵێ مناڵی زۆر شیر و جۆڕایال بوون بەوی وایە بکە هەمیشە بەردەوام من لە خوێندن دوورکەونەوە لە مۆبایل و ئایپاد و تابلێت و شتانە گرنگی بەر بە خوێندن و سەیری ماوەی مناڵانی کورسات کەن هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیظ خواتان لەگەڵ